پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو بە پارە و سەروەت و سامانی خۆتان ڕێز و حرمەت و شەرەف و کەرامەتی خۆتان بپارێزن. فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بە پارە خۆمان بپارێزین؟ بە ماڵ و سەروەت و سامانەکەمان خۆمان و شەرەف و کەرامەت و ڕێز و حرمەتی خۆمان بپارێزین. فەرمووی دووشت بکەن. جاران شاعیرە بوو، کەس ڕقی لە کەسێک بوو ئەیوت فڵان کەس ئەوەندە پارە شعرێکم بەسەر فڵان کەسا بۆ بڵێ و کەرامەتی فڵان کەسم بۆ بشکێنە. حەیای بەرە بە شیعر ئەو سەردەمانە ئەو باو بووە. شاعیرەکەی شعرەکەی وەرە ئەوتەوە حەیای ئەو کەسەی ئەبر لەبەر خاتری پارەیەک لەناو خەڵکی یا شعرەکەی خوێنایەوە فڵان کەسی ناشری نەکرد. ئەمە جۆرێک بوو. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە شاعیرە ئەزانن کەسێکی خراپە و بە پارە شعر ئەڵێ ناشرینتان ئەکا پارەی بنێ بۆی ناشرینتان ئەکا. ئەمە ترسنۆکی نییە، ئەمە بێغیرەتی نییە، چونکە ئەترسی بەیانی کێشت بۆ دروستکە. وەدەفەرمێ وەمن تەخافون من لیسانه، ئەو کەسێک کە لە زمانی ئەترسی پارەی بەرێ بۆی لە زمانی سەلامەت بێ. ئەمە ترسنۆکی نییە، ئەمە خۆپاراستنی کەرامەت و شەرەف و ڕێزی خۆتە. کەواتە ئەگەر کەسێک لە زمانی ترسایی ئەتوانی خزمەتی کەی بۆی قسەت پێ نەکات، بوختیان بۆ دروست نەکات. خۆ شتێکی ئاسانە بوختیان دروستکردن، بەڵام عقوبەکەی لە قیامەت زۆر قورس و گرانە. کەواتە باشترین کەس ئەو کەسانەیە کە خەڵکی لە زمانیان سەلامەتە، لە دەستیان سەلامەتە، بەڵام خراپترین کەسیش ئەو کەسانەیە کە خەڵکی لە زمانیان دەترسێ. ئەو زمانە ئێسقانی تیانێ بەڵام ئێسقانە شکێنێ. هۆکارێکە بوو ئەوەی کە ئینسان ئەگەر بۆ چاکە بەکاری دەهێنێ بەرەو جەهەنەمی دەبات. خوای گەورە بمان پارێزێ.